هاوڵاتیان لە هەر چوار پارێزگاکە هەرێمی کوردستان و ناوچە کوردستانە کێشە لە سەرەکانیش واتا کەرکووک و نینەوە و مادەی 140 ڕاپرسەکە سێ پرسی گرنگی لە خۆی گرتووە کە کاریگەریان بەسەر ئاسی بەشداری هاوڵاتیانەوە لە هەڵبژاردنەکان. دەرئەنجام مەسەرەکەەکان دەری ئەخن کە ناڕازایەتێکی بەرفراوان لەسەر دۆخی ئابووری و قەیرانی ئابووری هەیە لە هەرێمی کوردستان، بەڵام ئاسی بەشداری هاوڵاتیان هەڵبژاردننی پەرلەمانی عێراق و دەنگدانیان بە پارتە سیاسیەکان دەرئەنجامەکان شتێکی ترمان پێ ئەڵێن. وەکو ئەزانن ناوەندی توێژینەوەی سبەی تایبەتە بە پێشخستنی سیاسەسازی لەسەر بنەمای داتا و ڕاپرسی و هەروەها ئەنجامدانی توێژینەوەی مەیدانی لەسەر پرسە گرنگەکان بە ئەرکی خۆمانمانزانیوە لە چوارچەوەی هەستکردمان بە پرسیارەتی و گرنگی بابەتی هەڵبژاردن و بەشداری هاوڵاتیان لە ڕاپرسەکەدا ئەم ڕاپرسیەمان ئەنجام داوە. ئەماجی ئێمە لە ئەنجامدانی ئەم ڕاپرسیە یاخود ئەم پرۆژەیە بریتی بووە لە کاریگەری لە کەوتە ئابوووریەکان یاخود قەیرانی ئابووری لەسەر ئاستی بەشداری هاوڵاتیان و دەنگدانی هاوڵاتیان، هەروەها ئاستی متمانەی هاوڵاتیان با پرۆسەی هەڵبژاردن و متمانیان بە پارتە سیاسی جیاوازەکان، هەم پارتە دەسەڵاتدارەکان هەمیش پارتە ئۆپۆزیسیۆنەکان و هۆکارە کۆمەڵایەتی و سیاسەکان کە کاریگەری لەسەر ئاستی هەڵبژاردن یاخود ئاستی دەنگدانەکەن بە نمونە ڕۆڵی خێڵ و عەشرەتەکان لە پرۆسەی دەنگداندا. و هەروەها ئەم راپۆرتە هەوڵ ئەیات لە ڕێگەی شکردنەوەی داتاکانەوە شکارێ بکە بۆ دۆخی ئێستای هەرێمی کوردستان. ئەم ڕاپرسیە چۆن ئەنجامدراوە؟ ئێمە لە ناوەندی توێژینەوەی سبەی هۆبەی ئەنجامدانی داتا و ڕاپرسیمان هەیە، یاخود سنتەری داتا و ڕاپرسی کە ئەم سنتەرە یاخود ئەم لە قەلقێکی سەرەکی ناوەندی توێژینەوەی سبەیە. لە ماوەی ڕابردوودا ئێمە لە ساڵی 2025 ڕاپرسی گرنگمان ئەنجامداوە لەسەر ئاستی هەرێمی کوردستان، بەڵام ئەوەی ئەم ڕاپرسیەمان جیاوازەکە لە ڕاپرسەکانی ترمان بەتەنها چوار پارێزگاکەی هەرێمی کوردستان وەرنەگیراون، بەڵکو ناوچە کێشە لە سەرەکان بە کەرکووک و نینەوە و مادەی 140 وەرگیراون. ئەو میتۆدێکی ئێمە ڕاپرسەکەمان پێ ئەنجامداوە میتۆدی کوانتیتیڤ داتا یاخود میتۆدی چەندێتیە. بۆچی ئێمە ئەم میتۆدەمان هەڵبژاردووە؟ لەبەرەوە ئەم میتۆدە کاریگەری یاخود دەرخستنی کاریگەری گۆڕاوەکان لەسەر یەکتری دەرئەخات بە داتا و ژمارە. ئەم ڕاپرسی عادەتەنەی خۆت ئەم میتۆدە بەکارهێت بۆ توێژینەوە زانستیەکانی تایبەت بە ئابووری و سیاسی، بۆیە ئێمە ئەم میتۆدەمان بەکارهێناوە. ئەمرازەکانمان چ بوون؟ ئەمرازی کۆبەمان بەکارهێناوە، هەروەها بەشداربوانی کە لە ڕاپرسەکەمانە بەشداربوونی خۆ وەرمانگرتووە بە شێوازی تەلەفۆن وەرمانگرتون و ڕاپرسیمان لەگەڵە ئەنجام داون. و پرۆسی کۆکردنەوەی داتای ئێمە لە 1 دەستی پێکرد هەتا وەکو 2 واتە ماوەی 24 ڕۆژمان تەرخان کردەوە بۆ کۆکردنەوەی داتا لە هەرێمی کوردستان. بۆیە ئێمە لەم کاتەدا ئەم ڕاپرسیەمان ئەنجامدا تاکو دە هاوڵاتیان لە دۆخێکی ساردا بنواتەن ئەو بەشداربوانی کە لە ڕاپرسەکەدا هەن نەکەوتونەتە ژێر کاریگەری حملی هەڵبژاردن یاخود کاریگەری پرۆپاگەندەکانی هەڵبژاردن، بەڵکو لە دۆخێکا بووەکە لە دۆخێکی سارد و پێشوەختی هەڵبژاردن ئەنجام درابووە کە هاوڵاتیان دەنگی حەقیقی خۆیان بێ، بۆچون حەقیقی خۆیان بێ نەکەونە ژێر کاریگەری پرۆسە حملی ئینتیخابیەوە. و هەروەها سەرجەم و بەشداربوانێک کە لە وەرگێراون سەرجەمیان کوردبوون لە ناوچە جوگرافیە جیاوازەکانەکە و پێشتر باسمان کرد و خشتی پەیوەندیەکانی ئێمە بەم شێوازە بووە. ئەو کەسانی کە پەیوەندیمان پێوە کردوون تەمەنیان گونجاونە بە 27 کەس بوون و ئەوانەی کە کێشەی کارتی دەنگدانیان هەبووەوە ئەو کەسانی کە کارتی بایۆمەتری یاخود کارتی دەنگدانیان نەبووە بەشدار نەبوون لە ڕاپرسەکەمە ڕاپرسیمان لەگەڵە ئەنجام نەداون. هەروەها 575 کەس ئامادە نەبوون کە بەشداری لە ڕاپرسەکەدا بکەن بە هۆکاری جیاواز. و ئەو پەیوەندی سەرکەوتوانێکی ئێمە کردومانەوە ئەو سامپڵێکی ئێمە وەرمانگرتووە ڕاپرسیان لەگەڵە ئەنجام درابریتی بۆ لە 1809 کەس کۆی هەوڵەکانی ئێمە لەم ڕاپرسێک کە پەیوەندیمان کردووە 2992 پەیوەندیمان کردووە. و ڕێگەزی نمونەی ڕاپرسەکەمان یاخود دیمۆگرافیای ڕاپرسەکەمان بەم جۆرەیە. ڕێگەزی مێ لە 174 ڕاپرسەکەی پێکێناوە و هەروەها ڕێگەزی مێ لە 126. هۆشۆنی نیشتەجێبوونەکانی ئەمە نمونانەی کە وەرمانگرتوون بەم شێوازەیە: پارێزگای سلێمانی لە 136، پارێزگای هەولێر لە 129، پارێزگای دووهەک لە 123، پارێزگای کەرکووک لە 108 و هەروەها ناوچەی جێناکۆک لە 103 و نینەوە لە 102. هەڵبەتە ئەم ڕقەمانە بەتەنها سنتەری شارەکان پێبنیانین، ئەمە سەرجەم قەزا و ناحیەکانیشمان وەرگرتووە، بەڵام داتاکە خراوەتەوە سەر سنتەری شارەکان، واتە هەموو قەزا و ناحیە جیاوازەکان وەرگیراونی هەر چوار پارێزگاکە. و ئاسی خوێندنی ئەو بەشداربوانی کە لە ڕاپرسەکە ئێمەدا بەشداربوون ئێمە هەموو توێژەکانمان وەرگرتووە لە ڕاپرسەکەدا. بەنمونە کەسانی نەخوێندەوە لە 112 بوون، ئەو کەسانی کە بەتەنها خوێندنەوە نووسین ئەزانن لە 120 بووە، ئەوانەی کە بڕوانامەی سەرەتاییان هەبووە لە 121 بووە، بنەڕەتی لە 107، ئامادەی لە 107 و دەبلۆم لە 109، بەکالۆرس لە 113 و ماستەر و یاخود دکتۆرا لە 101.
و دۆخی کارکردنی و بەشداربووانێک کە لە ڕاپرسەکە ئێمەدا بەشدار بوون فەرمانبەری حکومی لە 133 ئەو کەسانی کە کاری ئازادیان کردووە لە 132 ژنی ماڵەوە لە 170 و کەسانی کە خانە نووشین بوون لە 100 و کەسانی بێکار لە 105 و کەرتی تایبە لە 104 و کەسانیشی کە خوێندکار بوون لە 102 ئەو بەشداربووانە کە لە ڕاپرسەکە ئێمەدا بەشدار نەبوون نەخۆت کارتی بەیانمەتریان وەرنەگرتووە یاخود دەریان نەکردووە ئێمە لە ڕاپرسەکەدا بەشداریمان پێ نەکردوون لە 111 بەشداربوونی پێکەنان لە ڕاپرسەکەدا گرنگترین دەرئەنجامی ڕاپرسەکان کۆمەڵێک پرسیارمان لە بەشداربوان کردووە کە تایبەت بە باشێوازی دەنگدان و دەنگ بە کام پارتە دەدەن بۆ پێشکەشکردنی دەرئەنجامەکان ئەسمە لە هاوکارە مامۆستا فەریدون دەتاکانتان پێشکەشکە. سپاس هاوڕێیان دووبارە بەخێر بێن دەستان خۆش بێ ماندوو بوون لە ڕاستی ئەم ڕاپرسی ئێمە مێوەتان پێ بڵێم کە بە شێوەیەکی زۆر زانستی و ئاکادمی و لەلایەن تیمێکی پسپۆڕەوە ئەنجام درراوە بۆیە بە گرنگمان زانی کە جەنابتان وە ڕای گشتی لاگادار بکەینەوە. ئەگەر بینە سەر ئەو ژمارانەی کە لەم ڕاپرسیە یان ئەو داتایانەی کە جێی سەرنجە وە گرنگە بۆ ڕایگشتی بۆ خۆتان نەزان ساڵانێکی زۆرە زیاتر لە 10 ساڵە هەرێمی کوردستان ڕووبەڕووی دۆخێکی ئابووری ناجێگیر و ناوسەنگ بۆتەوە کە کاریگەری خراپی لەسەر تەواوی ژیانی هاوڵاتیان هەیە بۆ یەکێک لەو بابەتانی کە بە گرنگمان زانی و پرسیاری لەسەر بکەین ئەوە بووە کە ویستومانە تێبگەین لەوەی تا چەند بارودۆخی ئابووری کاریگەری هەیە لەسەر پرسی هەڵبژاردن یان لەسەر ئەو بابەتە سیاسیانەی کە کاریگەری هەیە لەسەر بەشداری سیاسی هاوڵاتیان. ئەگەر سێری ئەم خشتەیە بکەین ئەم چارتە بکەین ئەبینین ئەوەی کە لە لای هاوڵاتیان گرنگە دۆخی ئابووری کە چ کاریگەریەکی هەیە لەسەریان چارەسەرکردنی کێشەی موچەیەکێکە لەو بابەتانەی کە زۆر گرنگە یان زۆرینەی بابن ڕێژەی بەرزی بەشداربووان پێیان وایە کە کاریگەری هەیە لەسەر تێگەیشتنی ئەوان بۆ بابەتە سیاسیەکان و ئاستی بەشداری ئەوان بە دوایە پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغدا کە بۆ خۆمان نەزانین یەکێک لە دەرهاویشتە خراپەکانی پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغدا ئەوەی کە کاریگەری ڕاستەوخۆی لەسەر بارودۆخی لەگەڵ گوزەرانی هاوڵاتیان هەیە هەر بۆیە بەبایەخەوە ئەم بابەتە لە لای هاوڵاتیان کەوتوتەوە. بابەتی متمانە و پێگەی پارتە سیاسیەکانی ترە لە بابەتانەی کە بۆ ئێمە گرنگ بۆ وەکو تیمی ڕاپرسیەکە کە بزانین تێبگەین لە ئێستاە هاوڵاتیان چۆن متمانەیان بە پارتە سیاسیەکان هەیە بۆ خۆتان نەزانن بە تایبەت لەم 1-2 ساڵی کۆتاییە دواییە کۆمەڵێک ڕووداوی کتۆپڕ ڕووی داوە کە کاریگەری هەیە لەسەر متمانەی پارتە سیاسیەکان. یەکێک لەو پرسیارانەی کە ویستومانە تێبگەین لەوەی کە ئاستی جەماوەری پارتە سیاسی پارتە دەسەڵاتدارەکان بە تایبەت چۆنە و متمانەیان چۆنە پرسیارەکەمان ئەو پێت وایە لە 3 کەس لە نزیکەکانت چەندیان دەنگمە پارتە دەسەڵاتدارەکانەدەن. بەڕاستی لەگەڵ ئەو هەموو بارودۆخە خراپەی کە هەیە وەڵامی هاوڵاتیان تا ڕادەیەک ئەتوانم بڵێم چاوەڕوان نەکراو بووە بۆچی لەبەرەوەی ڕێژەیەکی بەرزمان هەیە کە پێیان وایە لە وەڵامی بەشداربووان پێیان وایە کە لە 153 ئەو کەسانەی کە کەسی نزیکی بەشداربووەکانن دەنگ بە پارتە دەسەڵاتدارەکانیان و ڕێژەی دوای ئەوی 170 کە ئەگەر کۆی بکەینەوە هەردووکیە کاتە لە 160 زۆرینە پێیان وایە کە هێشتا پێگەی جەماوەری پارتە دەسەڵاتدارەکان لە کوردستانە بەهێزە. ڕێژەیەکی ترمان هەیە کە لە 170 ئەڵێ نازانم بێگومان ئەمەیان ئەکەوێتە بازنەی دەنگە خۆڵەمێشیەکانەوە کابار هۆکارێک بە نایانەوێت دەنگەکانی خۆیان ئاشکرا بکەن. پرسیارێکی تر کە ئەمە تا ڕادەیەک ڕێژەی ئەگەری بەشداری لە هەڵبژاردنە بۆ هاوڵاتیان دەرەخات ئەوی ژەوەیڵێن پرسیارمان کرد ئەگەر ئەمڕۆ هەڵبژاردن بێت ئەگەر ئەمڕۆ بەسمان لەو کاتەیە کە ڕاپرسیەکەتی ئەنجامدراوە تا چەند ئەگەری هەیە بەشداری بکەیت بە ڕێژەیەکی ئەگەری لە 154 پێیان وایە کە ئەگەرێکی زۆر بەهێزە بەشداری بکەن لە 121 کە ئەتوانین پێکەوە کۆی بکەینەوە کە کاتە لە 175 پێیان وایە کە بە ئەگەرێکی زۆرەوە بەشداری هەڵبژاردنەکەن کە ئەمە بۆمان دەرەخات بەڵێ هێشتاوەکو ژمارەیەکی زۆری هاوڵاتی ئامادەی ئەویان هەیە بەشداری پرۆسی هەڵبژاردن بکەن لەگەڵ ئەوەی کە هەندێک داتای ترمان هەیە پێمان ئەڵێت کە متمانەشیان بە هەڵبژاردن نییە بەڵام هێشتاوەکو ژمارەیەکی زۆر هەیە کە پێیان وایە یان خۆیان یەکلای کردوتە بۆی کە لە هەڵبژاردنا بەشداری بکەن.
بە بۆچوونی ئێوە کام لیست لەمانە زۆرترین لە ناوچەکە ئێوە بەدەستێنێت ئەمە یەکێکتر لە پرسیارانەی کە